بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 234 بە پرسیاری 2 دەست پێ دەکەم. یاسایەک بنووسە یارمەتیت بدە لە دۆزینەوەی چێوەی پێنجلایەکی ڕێک. ئەو وشەیە زۆر گرنگە، وشەی ڕێک، چونکە ئەگەر پێنجلایەکی ڕێک هەبوو واتە هەموو لایەکان یەکسانن، وەکو یەکن، درێژیەکەیان. ئەگەر یاسایەکەی بنووسم دەنووسم چێوە یەکسانە بە درێژی 1 لا جاران 5. ئەگەر نەنووسم لا دەتوانم بنووسم هەر پیتەک بمەوێ، 5 بنووسم چونکە 5 لایە، جاران ئەو پیتەی کە هەمە پیتی ل یان س یان هەرچ پیتەک بی دەتوانم بنووسم. 5 لایەکی ڕێک وەکو ئەو شێوەی ئەوهایە. ئێستا ڕاهێنانی ئاراستەکرا و چێوە بدۆزەوە. چێوە زۆر ئاسانە، تەنیا ئەو لایانەی دەوری شێوەکەیاندایە کۆ دەکرێنەوە. واتە لێرە چێوە یەکسانە بە ئەو لایە سۆرە کۆ لایە کەسکەکە کۆ لایە زەردەکە. هەموو کەسیش دەبی بزانی کۆکردنەوەی ژمارەی دەی کووە. باشترین ڕێ ئەوەیە ژمارەکان لەژێر یەک بنووسرێن، فاریزەکە لەژێر فاریزەی بی. 5 لێرە، 56 لێرە، و 4 و 21. تەمەشا دەکەم لە لای ڕاستی فاریزە گەورەترین ژمارە 2 خانە هەیە، باشترە لێرەش سفرەکی دانێم هەتا ئەویش ببیتە 2 ڕەنووس لە ڕاستی فاریزەی. ئەوجا ئێستا کۆکردنەوە 0 و 6 و 1، 8 و 5 و 2، 15، 1 و 3 4 لەگەڵ 5 9 لەگەڵ 4 13. مەتر چێوەی ئەو سێ گۆشەیە. بێگومان دەتوانی بنووسی چێوە یەکسانە بە سەرجەمی هەر سێ لایەکان. ئەوە هەمیشە ئەو نووسینانە دەتوانرێ بنووسرێ. پرسیاری 4 5 لایە، هەموو لایەکان وەکو یەکن. لێرە ئەمن 2 ڕێم هەیە، یان دەنووسم چێوە یەکسانە بە 5 جاران درێژی 1 لا، کەواتە درێژی 1 لای دەینم، جارانی 5 دەکەم، وەکو لێرە دەنووسم چێوە، بەڵام دەبی بزانم کو جاران دەکەم. ئەو ژمارە کەرتدارە دەکەمە کەرتەکی ئاسایی. 4 جاران 4 16، کۆ 3 19، دابەش 4 جاران 5. هیچ کورتکردنەوە نییە لە مابەینی 5 و 4، کەواتە ناچارم سەرەی کەرتەکە جارانی 5 بکەم. ژێرەکەش هەروەکو خۆی بنووسمەوە. 5 جاران 9 45، 5 جاران 1 5، 4 9. ئەوجا ئەوها ڕەنگە باش نەبی هێڵمەوە بیکەمە ژمارەی کەرتدار. 9 دابەش 4 2، 2 جاران 4 8، 15 دابەش 4 3، 3 جاران 4 12، دەمێنێتەوە 3 لە 15کەی لە 4. لە تەنیشتی بنووسم مەتر. زۆر گرنگە لە تەنیشتی چ دەنووسرێ. ئەوە ڕێی یەکەم. ڕێی دووەم ئەگەر نەزانم تەنیا 4 و 3 لەسەر 4 کۆ دەکەمەوە. ئەوها 3 لە 4 هەمویان کۆ دەکەمەوە لەگەڵ یەک لە تەنیشتێک دەنووسم، بەڵام ئەو کاتیش دەبی بزانم کۆکردنەوەکان کووە. ئەوها 4 3 لە 4، 4 3 لە 4 5 جار.
دیسان 4 3/4 ئەوجا 4 3/4 با لێرە بنووسم. لە کاتی کۆکردنەوە ژمارە تەواوەکان بەیەکەوە کۆ دەکرێنەوە، ئەو ژمارە تەواوانە کۆیان دەکەمەوە بەیەکەوە. 5 دانەیە 5 جاران 4 واتە دەکاتە 20 تەواو دەنووسم لێرە. ئەوجا 3/4ەکانیش کۆ دەکەمەوە، تەنیا سەرەکە کۆ دەکرێتەوە، ژێرە کۆ ناکرێتەوە. 5 سێم هەیە کەواتە دەکاتە 15. ئەوها نابی بینووسم چونکە جوان نییە سەرەی ئەو کەرتە زیاتر بی، دابەشی دەکەم کە 15 دابەشی 4 دەکەم. 15 دابەش 4 3 3 جاران 4 12 دەمینێتەوە 3/4. ئەوجا ژمارەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 20 دیسان دەکاتە 23 3/4. کامەڕێ ئاسان بوو؟ ئەوی بەکاربینە، گرنگ ئەوەیە چێوەکەی ببینیەوە. دێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنانی ئازاد چێوە بدۆزەوە، پرسیاری 6 سێ گۆشەیە، سێ گۆشە چێڕەیەکە، هەموو لایەکان وەکو یەکن، یەک لای دەینم و لێکی دەم لەگەڵ سێ چێوەکە دەردەچی، هەموو کەسیش دەبی لێکدانەکەی بزانی کە دەکاتە 3 جاران 8 24 و 3 جاران 3 9 2 11 فاریزەش لێرە دادەندرێ و دەنووسرێ سانتیمەتر. ئەگەر نەزانم 3/8 3 جار دەنووسم، کۆکردنەوە کۆی دەکەمەوە، دەبی هەمان ئەنجامی بەدەست بینم. پرسیاری 7 ئەو شێوەم هەیە، چێوەی ئەو شێوەی دەکاتە سەرجەمی لایەکان. 12 کۆ 12 کۆ 6 کۆ 6 کۆ 7 هەمووی لەگەڵ یەک دەنووسرێ و هیچ ڕێیەکی دیکە نییە بێجگە لەو ڕێی تەنیا ڕێیەکی نووسینەکی دیکە هەیە. دەتوانم لە جیاتی بنووسم 12 کۆ 12 بنووسم 2 جاران 12 کۆ 2 جاران 6 کۆ 7 هەمان ئەنجامم بەدەستێ. پرسیاری 8 یەکەکە لە پرسیارە بێتامەکان، ئەوەی ڕاستی بی هیچ مانای نییە، نازام لەبەر چ ئەوهایە لێرە. ئەگەر ئێرە تا ئێرە پانی بی دەبی تەنیا بنووسرێ پ یان بنووسرێ پانی پا، نازانم مانای چییە. پاشان لێرە پانیەکە یەکسانە بە 28 لۆ لێرە نووسرایە 4 پ لەگەڵ سێ. زۆر پرسیارێکی سەیرە، بەڵام شیکارەکەی ئەوهایە. چێوەکە لایەشینەکان وەکو یەکە، لایەشینەکان 4 پ کۆ 3 هەر زۆر سەیرە ئەو ناو لێنانە. ئەوەی ڕاستی بی دەبوایە بە 1 پیت نەک بە 2 پیت، ئەوە هەڵەیە 2 پیت. 2 لەو لایەشینەی هەیە کەواتە جارش کەش دەینووسمەوە، 2 لە لایە سۆرەکەش هەیە 2 جار دەینووسمەوە. ئەوجا ئێستا ئەوە هەمووی دەکاتە چێوە. ئێستا بوویتە هاوکێشە 4 ئەو چارە لەگەڵ ئەو چارەی کۆ دەکرێتەوە لەگەڵ ئەو یەکەی. 4 و 4 8 8 و 1 9 9 و 1 10 لەو پیتەی هەیە کۆ ئەو سێ و ئەو سێش کۆ دەکرێتەوە کۆ 6. ئەوجا لێرە نووسرایە پانی یەکسانە بە 28 کەواتە لە جیاتی پیتی پا دەنووسم 28 10 جاران 28 کۆ 6 10 جاران 28 دەکاتە 280 کۆ 6 یەکسان دەبی بە 286. نەنووسرایە نەمەتر نە هیچ، کەواتە ئەمنیش هیچ نانووسم چونکە هەر پرسیارەکە بە خۆی زۆر هەڵەی تێدا بوو. ئێستا دێمە لای چێوە دیارە لێرە لەو پرسیارانە چێوەکە دراوە، بەڵام یەک لە لایەکان نەزانراوە، هیچ کێشە نییە. پرسیاری 9
چار لایەکم هەیە، سێ لای دیارە، لایەکەی دیار نییە. هەمان شتە وەکو پێشان چێوە هەر دەکاتە سەرجەمی هەموو لایەکان، کەواتە یاسایەکەی دەنووسم چێوە یەکسانە بە سەرجەمی لایەکان. ئەوە هەموو کات ڕاستە. ئەوجا ئێستا سەرجەمی لایەکان سێ دانەی دەزانم، کۆیان دەکەمەوە بزانم بە یەکەوە دەکەنە چەند، 16 کۆ 25 کۆ 32 کردیا 73 سنتیمەتر. چونکە چێوەکەش لێرە هەمووی دەزانم 86 و 5 86 و 5 دەینم 73 لێکم دەکەمەوە، دەردەچی ئەو لایەکە نەزاندراوە، ئەو لایە ڕەشە چەندە، کەواتە کردیا 13.5 سنتیمەتر وەڵامەکەیە. پرسیاری ژمارە 10 لێرە دیسان چەند لام هەیە؟ 1 2 3 4 5 6 لام هەیە لێرە. دیسان چێوە دەکاتە سەرجەمی هەر شەش لایەکان، یەک لام نییە ئەو لایە بەو پیتەی دایان نایە، دەبینمەوە ئەو 5 لایەکان کۆ دەکەمەوە بە یەکەوە 6 کۆ 7 کۆ 2 کۆ 7 کۆ 2 کە چاچیان دەکەم یەکسانە بە 24 ملیمەتر. ئەوجا چێوەکەم هەموو هەیە، واتە هەمویان بە یەکەوە دەزانم سیە، سی دەینم 24ەکە لێ دەردەکەم، دەردەچی ئەو ئێرە درێژەکەی چەندە؟ کردیا 6 ملیمەترە. پرسیاری 11 یاسایەک بنووسە بۆ دیتنەوەی چێوەی چوارگۆشە. چێوە چەند دەبێت کاتێ پیتی 31 سنتیمەتر؟ ئەو چارگۆشەکم هەیە، ئەگەر یاسایەک بنووسم چێوەی چارگۆشە یەکسانە بە 4 جاران درێژی یەک لا. لێرە چونکە یەک لایەکە پیتی س واتە 4 جاران پیتی س، بەڵام پیتی س 31 سنتیمەترە، کەواتە لە جیاتی دانان 4 جاران 31 یەکسانە بە 4 جاران 1 4 4 جاران 3 12، کەواتە چێوەکە دەکاتە 124 سنتیمەتر. واتە لێرە هەر یەک لە لایەکان 31 و 31. ئەگەر نەزانم 4 جاران 31 کۆیان دەکەمەوە، هەموو ئەو 31کانە چێوەکە دەردەچی. پرسیاری 12 شیکار ناکەم، دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقی کردنەوە. پرسیاری 13 316 یەکسانە بە پیتی دابەش 4. لێرە لە خۆم دەپرسم ئایا چ ژمارەك دابەشی 4 بکەم یەکسانە بە 316؟ لۆ ئەوەی وەڵامەکەی بزانم ئەو دوو ژمارانە لێک دەدرێن، کەواتە پیتی یەکسانە بە 316 جاران 4. 4 جاران 6 24 4 جاران 1 4 4 و 2 6 4 جاران 3 12، کەواتە شیکاری هاوکێشەکە کردیا 1264. پرسیاری 14 ناو لەو شێوەیە بنێوە بزانم لە کتێبی دیکە دیتیتم کە دەنووسرێ ماعین وەکو چارگۆشەی وایە، بەڵام لێرە 90 پلەن نییە، بەڵام لایەکانی وەکو یەکە بە چاو. پرسیاری 15 5 دابەش 9 کەم 1 دابەش 2 دەبی ژێرەکانیان ڕێک بێخم دەنا ناتوانم لێ دەرکردن ئەنجام بدەم، ژێرەکان کوڕێک دێخم، هەردوو ژێرەکەی دەکەمە 18، واتە ئەو نۆیەی جارانی 2 دەکەم سەرە و ژێرە، ئەو دووەش جارانی 9 دەکەم سەرە و ژێرە. کەرتی یەکەم لە لای دەستی ڕاست بووە 10 دابەش 18، کەرتی دووەم لە لای دەستی چەپ کرایە 9 دابەش 18. ئێستا تەنیا سەرەی کەرتەکان لێ دەرکردن، دانۆی لێ بڕوایەک 18کەش دەنووسرێتەوە. پرسیاری 16
ژمارەی کەرتدارە دەیکەمە کەرتی ئاسایی 5,315 کۆد و 17 دابەش 5 لێرە دابەشە و 4,208 8 و 3 11 دابەش 4 پاشان کەرتی یەکەم لە لای دەستی ڕاست وەکو خۆی دەنووسمەوە ئەو هێمایی دەگۆڕم دەیکەمە لێکدان کەرتەکەی دی یەکسەر سەرا و ژێر دەکەم دەبیتە 4 دابەش 11 هیچ کورتکردنەوە نییە لە مابەینی 17 و 11 و 4 و 5 و ئەو شتانە کەواتە یەکسەر سەرا لێک دەدەم لەگەڵ سەرا ژێرە لێک دەدرێت لەگەڵ ژێرە 4,700 28 4,100 4 2 6 5,011 55 پاشان 68 دابەشی 55 دەکەم یەکی تەواو 13 لە 55 دەمینێتەوە. پرسیاری 17 سۆلاڤ 132 بلیتی هەیە. یەک لە 4 بلیتەکان دەداتە خوشکەکەی و یەک لە 3 بلیتەکانیش دایت بە برایەکەی. ئایا چەندی لا مایتەوە؟ یەکەم جار دەبی بزانم یەک لەسەر 4 132 چەندە؟ کەواتە 132 دەینم لێکی دەم لەگەڵ یەک لە 4 وەکو ئەوایە 132 دابەشی 4 بکەم کورتکردنەوە 13 دابەش 4 3 و 12 دابەش 4 ئەویش 3 کەواتە 33 ئەوە چوو بۆ لای خوشکەکەی لۆ برایەکەی یەک لەسەر 3 132 دەینم لێشێم لەگەڵ یەک لەسەر 3 ئەنجامەکە دەکاتە 44 بلیت چوو بۆ لای برایەکەی. ئێستا 33 و 44 کۆکەمەوە بەیەکەوە دەبیتە 77 هەموو بلیتەکان 132 بوو 77 لێکەم بیتەوە 55 دەمینێتەوە لۆ سۆلاڤ کەواتە 55 لێرە ئەنجامەکی ڕاستە. پرسیاری 18 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە پێوانەی گۆشەی نەزانرا و لەوێ ناپێدراوە کە چەندە زۆر ئاسانە ئەگەر دوو هێڵ یەکتریان بڕی هەمیشە دوو گۆشەی دروست دەکەن پێیان دەڵێن گۆشەی سەر بەرامبەر گۆشەکان هەمان پێوەریان هەیە لێرەش 165 ئەو گۆشەش هەمان شتە وەکو ئەو گۆشەی بەرامبەری کەواتە 165 لێرە هەتمە کۆتایی لاپەڕا 234 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانێکی نوێ هەر بژی.